پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عەزیزی پێشەنگ تیڤ، یاوەرتان باش. من بنار مستەفا خۆشحاڵم بۆ چوارشەمەی کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەم شەومان تایبەتە بە هەڵبژاردنەکانی عێراق، تەواوی ئەمیە کاتژمێرێکە هەمانە لەگەڵ خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان قسە و باسمان دەبێت لەسەر هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی و هەروەها هەڵبژاردننی فەرلەمانی عێراق کە بڕیارە مانگی 11 بکرێت. ئەمەش بۆچی لەگەڵ هاتنە پێشەوەی هەر هەڵبژاردنێکدا تەنها بانگەشە و پرۆپاگاندەی لایەنەکان چی ئەوانەی بەشداری تێدا دەکەن و چی ئەوانش کە بەشداری ناکەن و بۆ نەبانگەوازی بایکۆت دەکەن. ئەم پرسە گەرم دەبێتەوە لە کۆمەڵگەدا. بەڵام لەگەڵ ئەو پرۆسەی کە دێتە پێشەوە کۆمەڵێک پرسیاری تایبەت و جیاوازیش خۆیان دەکەنە نێو کۆمەڵگە و دەبێتە جێی جەدەل و ڕشت و ڕینێوان خەڵک و سیاسەتمەداران و کاندیدەکان و لایەنە سیاسیەکان. تەنانەت مینبەری میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەر شوێنێک کە جێگەی دەربڕینی بیر و بۆچوونەکان بێت ئەم پرسە دادەگرێت و بەم جۆرەش هەر هەڵبژاردنە و کۆمەڵێک پرسیار و تەوەر لەگەڵ خۆیدا دەهێنێتە پێشەوە. ئێمەش وەک پێشەنگ تیڤ بە باشمانزانی لە بەرنامەیەکی تایبەتدا لەگەڵ خەسرەوسایە کۆمەڵێک پرسیار و تەوەر کە زیاتر لەلایەن خەڵکەوە دەخرێنە ڕوو بکەینە جێگەی قسە و باسی بەرنامەکانی ئەم شەومان. خەسرەوسایە ئێوارەت باش و سوپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش ماندوو نەبن، دەستان خۆش بێ بۆ ئەم فرسەتە. با سەرتا لەو پرسیارە و دەست پێ بکەین کە دەوترێت ئەم هەڵبژاردنەی عێراق گرنگە و بۆ چارەنووسی کورد.
کورد لە دوو قەوزدا. تەنانەت لە 1-2 ڕۆژی ڕابردوودا کۆڕووکۆبەندی میر لە شاری هەولێر سەرانی دەسەڵات باسییان لەوە کرد کە ئەم هەڵبژاردنە بۆ جێبەجێکردنی دەستور و بەدەستهێنانی مافەکانی کورد گرنگە. هەروەها وتیان کە هێزی کورد لە بەغدایەوە بۆ ئەوەی کە پێگەمان بەهێز بێت دەوێت ئەم هەڵبژاردنە بگرین و بە گرنگ وەربگرین. ئێوە لەسەرم قسانە چی دەڵێن؟ ئایا هیچ گرنگی و تایبەتمەندیەک لەم هەڵبژاردنەدا هەیە؟ بەڵێ تاوان هەموو هەڵبژاردنێ گرنگی خۆی هەیە، بە تایبەتی هەروکو لە پێشەکی بەرنامەکەی تۆیە هەڵبژاردن ڕووداوێکی سیاسی گەورەیە، هەموو کۆمەلگا بە خۆیەوە مەشغوڵەکە، ئەحزابی سیاسی، کاندیدەکان، میدیاکان، تەنانەت مەسروفات و خەرج و مەخارجێکی زۆر لەم کارەیەکرێ، بۆیە گرنگی هەیە. بەڵام ئەم گرنگیە لە ڕوانگەی جوڵانەوە کۆمەڵایەتیەکان، لە ڕوانگەی خەڵک و حیزب و لایەنە دەسەڵاتەکان، تەنانەت لە ڕوانگەی هەر یەک لەوانەی کە بەشدارە بن معنایەکی تایبەتی خۆی هەیە. ئەوانەی کە بە تایبەتی سەرانی دەسەڵاتدار لەوانە لە پێشیانەوەیکێتی و پارتیکە باز لە گرنگی و پێگەی کورد و مافی کورد و دەستور و ئەم شتانەکەن لە بنەڕەتا بۆ ئەوەیە ئەیانەی پیشانی بن کە بەرژەوەندی و مافەکانی خۆیان بە پلەی یەکەم دابنێن و ئەو جیاوازیە چینایەتی و بەرژەوەندە چینایەتی کە لە کۆمەلگای هەیە لەم هەڵبژاردنەشا بسڕنەوە. ئێمە زانین لە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی چینایەتیە، کرێکار هەیە، مامۆستا هەیە، ژن هەیە، زەحمەتکێش هەیە، بێکار هەیە، بازار هەیە، سەرمایەدار هەیە، کاڵا هەیە. ئەمانە هەمویان ناکرێ بخیتە ناو سەبەتی کوردە و کە گوای هەمویان بەرژەوەندیەکیانێ. خەڵک ئەمڕۆ بەڕۆشنیە زانێ بەرژەوەندیەکان و قازانجەکان و گرنگیە کە بە هەڵبژاردنە درێ لە لای بنەماڵی بارزانانی و تاڵەبانی زۆر زۆر جیاوازی هەیە لەو گرنگی کە کرێکار و زەحمەت کێشێکە ڕۆژانە بە دوای ناڕەزایەتیەکە بۆ خواستی ئاو کارەبا، بۆ دامەزراندن، بۆ باشبژێوی، بۆ ئازادیەکانیان لەگەڵ ئەو ئینسانە ژنەی کە ئەوێ لە دژی یاسا و نەرێتی دواکەوتووی کۆنەپەرست کە ڕۆژانە ژنان هەناسە سوارەکە و مافی ئینسانیان لێوە ئەسەنێتەوە بۆ ئەوش گرنگیی خۆی هەیە. بۆیە من پێم وایە ئەو قسانەی کە دەکرێت ئەمە پێگەی کووردە ئەیانێ بە پلەی یەکەم یان بۆ پێگەی کووردە و کورد بەهێزەکە بەڕاستی مەبەستیانەوەی بڵێن کە ئەم هەڵبژاردنە بۆ بەهێزبوونی خۆمان و پێگەی یەکێتی و پارتی بە پلەی یەکەم ئەو حزابانەی دەوروبەری کە لە چوارچۆی خێزانی کوردایەتی و جوڵانەوە بورژوایی و کۆنەپەرستەکانی ترە جێگایانە بێتەوە. بەڵام ڕاستەکەی تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە چییە؟ ئەوە بێ ئەم هەڵبژاردنە برینە نێو بارودۆخی سیاسی ئێستاە کە عێراق و کوردستان و ناوچەکەی پێات تێپەڕێ. ئێمە زانین کە ئەوزاع لە سووریا، لە غەزە، لە لوبنان، لە خودی عێراق، کێشمەکێشی نێوان ئەمریکا و ئێران، کوردبوونەوەی دەستی ئێران بەسەر عێراقا، لەسەرێکی تریشەوە قەیرانە اقتصادی و سیاسی کە لە عێراق خۆیان هەیە، قەیرانێکی حکوومەتی ئێستا هەم لە عێراقەیە هەم لە کوردستانەوە ماوەی چەند مانگە انتخابات کراوە ناتوانن حکوومەت پێک بێنن و هاوسەنگی هێزی نێوان ئەم ئەحزاب و لایەنانە بە دڵنیاییەوە ئاڵگۆڕی بەسەرایەنێ و تایبەتمەندیەکەی وەیە کە ئەم هەڵبژاردنە چۆن بتوانێت ئەم دەسەڵاتە و خانەوادەی بورژوایی و لق و پۆپ و حیزبەکانی چ لە کوردستان چ لە عێراق بە باڵەکانی شیعە، سوننە، تایفی و هێزە چەکداری و میلیشایەکانەوە چۆن لەم گێژا و بێدەرەتانی و گۆڕانکاریانە دەرچێشێ، چۆن بتوانێت کە دەسەڵات ساز باتەوە، چۆن بتوانێت خەڵک قانەعکالانی کەم بێدەنگیان کا بۆ دەورەیە دەست خواستەکانیان هەڵگرن. ئێمە زاین ڕۆژانە هەم لە شارەکانی کوردستان هەم لە شارەکانی عێراق ناڕەزایەتی هەیە. بۆیە بە بڕای من تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە حاڵەتێکی چاوەڕوانیە و بە هەموو هێزەکان ئیتیفاقاتێکەکەن بە تایبەتی ئیتیفاقاتی بینی هەرێم و بەغا لەسەرنەوت کاتیە ئەوەی کە یەکێتی و پارتی حکوومەتدانە حاڵەتی چاوەڕوانیە کە ئەنجامی انتخابا بە کوێیەگا تا سبینێ لەگەڵ کام باڵی شیعە، سوننە، لەگەڵ چه حیزبێکە هاوپەیمانەتیەکەن تا بتوانن دەوڵەتی داهاتووی عێراق سازدنەوە. ئەمە ڕێگایەکە کە ئەمریکا لە ساڵی 2023 دوای ڕوخانی حکوومەتی بەعز وردە وردە بەڕێ خستووە و ئێستا خۆشیێزانێ کارامەی ئەم حکوومەتی کە ناوی نابوو دیموکراسی و تەقسیمی دەسەڵات لەسەر لایەنەکان
بەناوی کوردبوون و شیعەبوون و سونەبوون و قەوم و تایفەوە ناکارەمەی خۆی سەلماندووە و ئێستا خەڵک بە هەموو شێوەیەک بە ڕۆژانە ناڕەزایەتی خۆی و چۆنەڵی فاسڵەگرتن لەگەڵ ئەم شێوە دەسەڵاتانەیە خۆی نیشانەدا. بۆیە بە بڕای من ئەم هەڵبژاردنە هەوڵێکە بۆ یەخستنەوەی باڵەکانی بورژوازی بۆ سازدان و هێنانەوەی دەسەڵاتێکە هاوکێشێکی هێز بێنێ کە بە دڵنیاییەوە ئەوانەی کە دەڵێن بەتایەتی نێچیروان بارزانانی و کوێوە باسان کرد لەم قسانەی کە لە کۆربەندی میرا گوایە ئەمە ئێستا ئەم هەڵبژاردنەیە مەخاتە دەورەی دەستورە و خودی دەستورە ژێر سوالایە. معلومە کە دوای ئەم انتخابە ئەگەر ئەم انتخاباتە ئەگەر لە هێز و لایەنە شیعەکان ئەوانە ببنەوە کە ئێستا کەوتونتە شوێن مەرکەزیکردنەوەی دەسەڵات و ڕۆژ بە ڕۆژ فشارێن بۆ حکوومەت ئێرەم تا تەسلیم ببێ بەیانی دەستوری ژەگۆڕن. مەسەلەکە جێبەجێکردنی دەستور نییە، مەسەلەکە خودی دەستورە کە دەبێ بگۆڕێەوە امتیازاتانە لە بورژوازی کوردستان بسەنێتەوە کەوایە تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە لەوەدایە کە هەموو حیزبەکانە خاتە نێو دەورەیەکەوە کە معلومە دوای هەڵبژاردن کێشە و ناکۆچیەکانی ئەمانە بۆ ڕێخستنی یەک هاوکێشەی هێز وە سازدانەوە و ڕێخستن و یەکگرتووکردنی باڵەکانی بورژوازی ئەخاتە بەردەم دەم ئەم گۆڕانکاریەوە کە دیارە بەدەر نییە لە کاریگەری ئەم ڕووداوانەی کە لە ناوچەکە لە غەزا لە سووریا لە ئێران لە حتا لە تورکیا لە هەموو ئەمانەیە ڕوئەدا و ئەمە سەختی و یان چۆنڵی دەرگایەک بۆ کێشمەکێشێکی تازاکاتەوە بێگومان بۆ خەڵکیش گرنگە تایبەتمەندی بۆ خەڵکیشی هەیە بەڕاستی خەڵک چۆن ئەتوانێ هەوڵ با لەم انتخابە شوێنی داخوازەکانی خۆی کەوێ بۆ خەڵکیش ئەو خەڵکەی کە خۆ ناکرێت خەڵکیش بێ مبالات بێ ئایا هەوڵەدا بە دوای چ نوێنەرایەتێکی خۆیەوە لەم انتخابە گەڕێ چۆن بتوانێت شوێن خزمەت گوزاریەکان بکەوێت چۆن بتوانێت داخوازی دامەزراندن کە موچەکانی نەک هەر لە کاتی خۆی پێ بدرێ بەرز بێتەوە ئازادیەکانی ئەم قوانینی جعفەری و کۆنەپەرستی کە شیعەکان هەیەنە ژنان چۆن بتوانن لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە بتوان داخوازەکانی خۆیان بۆ لانی کەم گۆڕانکاریەکە تاگە جوزئیش بێ نوێنەرایەتی کە نابێ ئەم مەیدانە چۆڵ بکرێ بۆ دەستە و تاقمی ئەحزابی بورژوایی لە ناسیۆنالیستی کورد لە شیعەکان لە سونەکان لە هێزە میلیشیاییەکان و ئەوانەی کە سەریان بەم دەوڵەت بەو دەوڵەتی ناوچەکەوەیە بۆیە بە بڕای من ئەمە تایبەتمەندی و ئەمە گرنگەکەیەتی لە ڕوانگەی خەڵکی کرێکار و زەحمەت چێشەوە. بەڵام ئەوەی کە بۆ من جێی سەرنجە ئەگەر وەکو باستان کرد هەڵبژاردن بۆ یەکخستنەوەی پەیوەندیەکانی نێوان هێزە سیاسەکانی بۆژوازی و سازدانەوەی سیستەمی دەسەڵاتداری بێت بۆچی ئێوە ئامادەی بەشداریکردنتان لەم هەڵبژاردنەدا ڕاگەیان مەبەستم هەردوو حیزبی کۆمیستی کرێکاری عێراق و کوردستانەکە لە بەیاننامەیەکیدا هاوبەشدا ڕایانگەیان بۆچی؟ بەڵێ تاوان ئەزانی چۆنە ئێمە وەکو بەشێ لە خەڵک بەر لە هەڵبژاردن لە شەقامەکان نابووین لەسەر ئاو کارەبا لەسەر ئازادیەکان لەسەر مافی ژنان لەسەر خزمەت گوزاری و دامەزراندن لەسەر هەر مەسائلێکە مربوط پێ بە ژیانی خەڵکەوە بەشێ بووین لەو ئێتراز و ناڕەزایەتانەی خەڵک لە ڕاستیدا بۆچی ئێمە ئەمانەوە بەشداریکەین لەبەرەوەی کە واقعەتی سیاسی و مەیدانی خەباتی سیاسی و کێشمەکێش لە نێوان لایەنەکانی دەسەڵات و سیستەمێکە دایان مەزراندووە لەگەڵ خەڵکە ئەم مەسەلەی هەڵبژاردنی هێناوەتە پێشەوە بۆ واتایەکەمێ بڵێم یعنی ئەوە ئێمە نین کە مەسەلەی هەڵبژاردنمان هێناوە تەکایەوەیکەین بە بانگەشە و ئەوە خەڵک نییە دەسەڵاتێدا مەزراوە چوارچەوەیکی دروست کردووە کە هەر 4 ساڵ جارێک بە شێوەیەکی ڕۆتینی و ئاسایی گەریشتێ لە ئارایانە بێ قەرارە ئەمانە انتخاباتکەن و خەڵک چێشنە مەیدانی سندوقەکان بەشداریەکە یان نایکەی سوالەکە ئەوەیە ئایا ئەو خەڵکەی کە پێش هەڵبژاردن داخوازی هەبووە ئامادەیە لە مەیدانەیە شەڕی داخوازەکانی خۆیکە یانەوە تا ئێمە بەجێی بێڵین و لامبالات بین بەرامبەر بۆی کە بڵین کاکەەوە بە ئێمە مربوط نیەوە مە هێزی بورژوازی خۆی کا و با بڕوە ئێمە لەم منتیقەوە بەداخەوە ئێمە بەهۆی نەبوونی ئیمکاناتێ لە بەردەستمان بەهۆی ئەوەی کە مەجموعەیە قوانین لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە کە ڕێگری کرد لەوەی کە ئێمە بتوانین بەشداریکەین ئەجینا ئێمە چۆن لە شەقام لە دەرەوەی پەرلەمان و هەڵبژاردن داکۆچیمان کردووە و لە پاڵ خەڵکی کرێکار و زەحمەت چێشە
ڕاوەسین هەوڵمان داوە بەشداریکەین بۆی بڕوین نوێنەرایەتی خەڵک بکەین و ئەو مەیدانش ئەو سنگەرەی کە بورژوازی دروستی کردووە کە ئەحزابەکان دروستیان کردووە کە ئەمریکا و قوانینی نێودەوڵەتی ڕێپێیا و ناویان ناوە دیموکراسی ئێمەش بڕۆین یاری خۆمانی تیا بکەین حیزبی سیاسی ئەوەیە لەسەر ئەو میکانیزمانەی کە کۆمەلگای هێنەتە پێشەوە لەسەر ئەو ڕووداوانەی کە خەڵک خۆی نەیخۆڵقاندووە لە دەرەوەی ئەوان هاتوۆتە پێشەوە کایە بکە شەڕ بکە لەسەر ئەرە و داخوازیانی کە پێش ئەو ڕوودا و کایە سیاسی هەبووە ئێمە بۆیە لەم منتیقەوە ئێمە ئەمانەوێ پەرلەمانش بکەینە شوێنە کە نوێنەرایەتی خەڵک بکرێ وەکو چۆن لە شەقام وەکو چۆن لە سیمینارات وەکو چۆن لە گردبوونەوەکان وەکو چۆن لە بەیاننامە و عەریزە تەقدیمکردن و هەر شێوازێک نوێنەرایەتی خەڵک بکەین بڕۆین لەوێش ئەوە بکەین بڕۆین لەسەر یاسای کار لەسەر ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان حەقی مواتەنای کوردستان لە عێراق بەشی سەرت و سامان کە بگەڕێتەوە بۆ خەڵک لەسەر ئازادی و یەکسانی ژنان لەسەر ئازادی ڕێک نەگرتن هەموو ئەمانە پێویستە شەڕ بکرێ بارحاڵ بورژوازی خۆی مەیدانی شەڕێکی کردوێتەوە سوالەکەوەیە ئایا تۆ بە نوێنەرایەتی خەڵکە چی بەشداری بکەی یان ناچی ئەگەر نەچی خۆ ئاسانە خۆ ئاسان لەوە ئاسانترنی بڵین کاکە ئێمە حەقمان نییە بەسەرەوە ئەمە شەڕی خۆیانە با بڕن بیکەن نە بە ئێمە مەربوتە هەتا ئەوەی کە لە سوالەکەی توای هەبوو مەسەن سازدانەوەی دەوڵەت بەسەر چیایکە ڕێکەوتنی ئەحزاب و لایەنەکان و تەقسیمی دەسەڵات لە نێوان کورد و عەرەب و سوننە و شیعە و دەسەجاتی جۆرا و جۆرە بۆ ئەوەیە کە ئەم سیستەمە بەسەر خەڵکەوە بەسەر منی کرێکار منی زەحمەتکێش منی ژنان منی پیاوان منی لاوان منی زەحمەتکێش و ئازادی خواز و ڕۆشنبیر کەوایە تۆ ناتوانانی بێموبالات بێ ئەوان شەڕێکیان دروست کردووە لە نێو خۆیانە بەڵام ئاکامەکەی بۆ سەر ئێمەیە خۆیان هیچ ڕەنجە ناکێشن ئێستا شاسوار عەبدولواحید 15 کورسیە بێ و 10 کورسیە بێ یە کورسیە بێ یا پاڤێڵ یا مەسول بەرزانی چەند کورسیان هەبێ و دەسەڵاتیان هەبێ عاقیبەت خۆ ئەوان کاری کۆمپانیا و مەسلحەتەکەیان ئەچەرخەیە بەڵام نەتیجەتان ئەگەر ئەمانە دەنگ بێنەوە نوێنەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئاغایی بێ نیزامێک درێژە پێیان سیستەمێ درێژە پێیان کە خەڵکیان لەو گوێژا و بێدەرەتانیە کە 30 ساڵە ژیانی خەڵکە هارێ ڕاگرن بۆیە ئێمە لەم منتیقەوە بەشداریەکەین نەوەی کە پێمان وابێ ئەم پەرلەمانە ئەتوانێ هەموو ئاوات و ئامانجەکانی خەڵک بەدی بێنێ نە لەو ڕوانگەیەوە کە ئێمە هەڵمان بژاردووە نە مەیدانێکی سراعی سیاسیە ئێمە حیزبی کۆمونیستی کرێکاری حیزبێکی سیاسیە بە ئیسفادە وەرگرتن لە میکانیزمەکانی کۆمەلگا لەو جەنگانی کە دێتە پێشۆکو چۆن ئێستا بۆ نمونە ئێران حملاکە بەسەر کوردەکانی ڕۆژهەڵات خۆ ئەمە دروستمان نەکرد تۆ ناتوانانی بێموبالات بێ بێ بڕۆی قسە بکەی ئەبێ بڕۆی دەخاڵەت بکەی پاشان بۆ بەڕاستی پەرلەمانی عێراق ئەو دەرفەتە ئەیات کە کرێکاران نوێنەریان هەبێت و شەڕی سیاسی تیا بکرێت بە تایبەتی ئەو مەرجانەی کە دانراوە کە پێم وابێ کاندیدەکان هەبێت شەهادەی بەکالۆرسیان هەبێت و بڕێپارەیەکی زۆر تەقدیم بکرێت و پەرلەمانێکە کە یاسای جەعفەری و لەم شێوەیە دەرەکات دەرفەت ئەدات بەوەی کە کرێکاران نوێنەریان هەبێت و شەڕی سیاسی بکەن هەر ئەو مەرجانەی کە باست کرد معلومە کە کرێکارێک بەو بێدەرەتانیەوە ژنێکی ناوماڵ بەو بێدەرەتانیەوە گەنجێکە بێکارە معلومە توانای ئەوە نییە چەند ملیۆن دینار باتە نوێنەرایەتی بکە وە بڕوە چۆنەڵی بە قەولی کۆمیسیۆن ژمارەیەک لە دەنگدەری پشتیوانی کۆکاتەوە بڕوە ئەوە بکە حتمما وەکو من لە یەکێ لە هەواڵەکانە بیسم هەیە تا ئێستا 3 ملیۆن دۆلاری سەرف کردووە کاندی دەبووی کە بتوانێت هەم ببێتە کاندین کەسم ئاگام لێ لە هەواڵەکانە بیستومە و هەم کەوتۆتە ڕیکلامکردن لە کوردستانە ئەحزاب نوێنەرایەتی جوڵانەوەی کۆمەڵایەتی جوڵانەوەی چینە کۆمەڵایەتیەکانەکە معلومە یەکێتی و پارتی نوێنەری بەشە جۆرە جۆرەکانی کۆمپانیا و بەشی باڵای چینی سەرمایەدار و دەوڵەمەندی کوردستانەکەن لەوان بترازێ بازرگانانە قاچاقچیانە چوزانم هەمووانەی کە بازارە چرخێنن ئەم هەموو کۆمپانیای برنج و چاوڕۆن و هێنان و بردننی کاڵا و ئەم هەموو کارگەی چیمەندۆشتە ئەوانە بێت لە دەست ئەوانەیە
ئەحزاب ئەتوانێ ئەو کارە بکات بەداخەوە ئەگەر ئێمە بمانتوانایە ئێمە ئەگەر سەیری پلتفۆرمی بەیانەکەمان بکەی شتێکی تریتیانە غەیری داخوازی خەڵک نەبێ لە موچەوە لە یاسای کارەوە لە ئازادی بێقەید و شەرتەوە لە یاسای یەکسانی هەمەلایەنی ژن و پیا و ڕەتکردنەوەی یاسای جەعفەریەوە لەسەر هەڵوەشانەوەی فیدرالیزمی قەومی کە ئەم جێژاوی ئەم کوردستانی خۆتنەوە جێژاوە لەوەی کە مافی هاوڵاتیانی کوردستان بەشێک بێ لە دەوڵەتێکە لەسەر ئەساسی مافی هاوڵاتی یەکسان و داهاتی سامانی ئەم کۆمەلگایە لە عێراق و کوردستانە بخرێتە خزمەت خەڵکەوە ئەم سیستەمی بازاری ئازاد و کەرتی تایبەت و حکومی و ئەمانە بێ هەڵوەشێتەوە بێ نیزامێ بێ کە دەوڵەت دەخاڵەتکە دەسەڵات دەخاڵەتکە لە تەمینکردنی لانی کەمی ژیان بیمە کۆمەڵایەتیەکان یعنی لە کوردستان ئێستا بۆ نابێ لانی کەمی ژیان بۆ هەموو هاوڵاتیی کوردستان دیامێ بۆ هەموو ئیمکانەوە بۆ ناکرێت نەوت و غاز و ئەنتەرنێت و هاتوچۆ ئەمانە بە خۆڕایی بێ بۆ ناکرێت خەستەخانەی ئەهلیەکان بۆ هەیە بە پارە بۆ نییە بۆ هین بە خۆڕایی بۆ خەڵک بۆ ناکرێت ئەم وڵاتە لەسەر نەوت خەوتووە بۆ ناکرێت نەوتی سپی ماڵان بە خۆڕایی بێ ئەم بایعیکەیان بە خەڵکەوە تامی کە ئەیاندنێ هەمووی چێچ و ئەسپێ پیانەدەم بۆ ناکرێت تەمینی لانی کەمی ژیانی گوزەرانی خەڵکە ئینسانی بژی و شایستەی ببێ بە بڕای من ئەمە حزاب نوێنرایەتیەکە یعنی ئەفراد هەتا بەتەنیا خۆشی ناتوانێت بکە حیزبی ئەمە لەم منتیقەوە هەوڵەدا ئەو مەیدانە بکە و لە نەتیجەی ئەوەشە خەڵک قاناکە ئەگەر ئێمە بچینە ناو پەرلەمان و ئەگەر ئێمە بچین دەنگ بێنینەوە فەرزەن ئەگەر بەشداریکەین ئەگەر ئەوان ئەو خواستانە نەکەن ئەو شەڕە لەو شەڕەیە نەتوانین دەسەڵات ملکەچکەین بۆ خواستانەی خەڵک ئەو کاتە توانین ڕوو لە خەڵکین بووین با بەجای تر با تێبگەینی تر ئەم سیستەمە بە ڕێگای سنووقەکانی دەنگدان ئالوگۆڕی ڕیشەی ناکە وەرن باشین خەریکی شۆڕژەکەی خۆمان بین ئەو کاتە توانین قسێکی ترمان ببێ لەسەر هەڵبژارنێکی تر ئەزانچی ئەبێ لە کوردستانە پرۆسەیەک بەڕێ بکەوێت کە خەڵک بە شێوکی واقعیانەت لەوە تێبگا کە بابە ئیتر گۆڕینی سەرتاپای ئەم سیستەمە بەڕاستی پەرلەمان و دەنگدان نییە ئێمە چەندین ساڵە ئەماڵین ڕێگاکەی ئەوەیە کە بچین خۆمان ڕێکخراوکەین یەکگرتووکەین زەمینەکانی ئەو هێزە ساختکەینەوە کە ئەتوانێت مەسلەی چارەنووسی دەسەڵات لە کوردستان لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خەڵکی کرێکار و زەحمەت چێژنان و لاوانەوە یەکلا بکاتەوە لەسەر ئەمە یەک سەد ڕاوەستین و ئەوەی کە هەڵبژاردن ئەتوانێت چی بگۆڕە چونکە لەسەرم بۆ چوی جیاواز هەیە پێی وایە ئەتوانێت ئاڵوگۆڕ دروستکات ئەشە پێی وایە کە هەڵبژاردن ناتوانێت هیچ شتێک بگۆڕێت سەرنجی ئێوە لەم بارەوە چیە ئایا هەڵبژاردن گۆڕانکاری دروست دەکات ئەزین چۆنە بەڕای من هەموو هەڵبژاردنێ ئالوگۆڕ دروست دەکا یعنی هەتا ئەگەر گۆڕینی دەموچاوەکانیش بێ ئەیکا یعنی ئەوە منتەقی و واقعی نییە بڵێ هەڵبژاردن ئالوگۆڕ ناکە بەڵام پرسیارەکە ئەوە نییە کە هەڵبژاردن ئالوگۆڕەکەیان نایکات بەڕای من پرسیارە ئاستەکەوەیە کە مەبەست لە گۆڕانکاری چییە ئەوە دیاریەکە ئەوە دیاریەکە کە ئایا هەڵبژاردن ئەتوانێت چی بکە یعنی مەبەستمەوەی تۆ خەریکی لە چ ڕوانگەیەکەوە ئەتەوێت گۆڕانکاری تعریفکەی پێناسەکەی مەسەن بۆ نمونە ئەگەر تۆ پێت وابێ لە ڕێگای دەنگدان و سنووقەکانی دەنگدانەوە سیستەمی ئەم دەسەڵاتە لە یەکێتی و پارتی پسەنیتەوە بیتە دەستنوێنەرانی خەڵک و خەڵک بڕوە خۆی بڕیار لە سەرداهاتی نەوت بە خۆی بڕیار لە ئەمنیەتی شار خۆی قوانین دەرکە خۆی ئەوە بکە سیستەمێکی ئازاد بەڕێبخە یاسای بازاری ئازاد و باج و خەراج هەڵوەشێنێتەوە یعنی تۆگە بتوێ بە کورتی ئەگەر بتوێ گۆڕانکاری بۆ معنایی کە گۆڕانکاریەکی ڕیشەی لەسەر تاپای ئەم سیستەمی کە 33 ساڵە بەناوی دیموکراسیەوە دایانناوە ئەگەر مەبەستەکەت ئەوەیە ئەگەر ئەتەوێ لە ڕیشەوە ئەم دەسەڵاتە بگۆڕی و لە شوێنی دەسەڵاتی دەدانێ ئەوە معلومە کە ئەم هەڵبژاردنەوە ناکە بۆیە بێت تهدیدی کەین بەڕای من سوالەکەوەیە تۆ ئەو کەسێک کە ئەم پرسیارە کە بێت لە خۆی معلوم کە هەر مەدانە هەر ڕێگایەک بۆ گۆڕانکاری تۆ ئەتێ چی بکەین مەسەن بۆ نمونە معلومە قەسابێ بە مشار ناتوانێت گۆشت ببڕێ هەروەکو تریش دارتاشە ناتوانێت بە چقۆ تەختە ببڕێ و بڕوە
کەنتۆر دروستکە مەسەلەکە کەوایەت و مەبەست چییە لە گۆڕانکاری ڕیشەیی معلومە شۆڕشیەوێ ئەوەی کە دەسەڵات لە دەستی ئەحزابی بورژوایی و قەومی و ئیسلامی بسەنیتەوە بیتە دەست دەسەڵاتی کرێکاران و زەحمەتکێش و ژنان و ئەوانە مەسیری کۆمەلگا ئەمانە تەعینیکەن ئەوە لە ڕێگای پەرلەمانەوە ناکرێت ئەوە ڕێگایشی تری هەیە ئەبێ بۆ ئەوەش وەسیلەیەکی تر پێشکەشکەی نەک ئەوەی کە پەرلەمان پێمان وا بێتوانێت لەم ڕێگایەوەم گۆڕانکاریە ڕیشەیە بکە نایکە ینی بۆ نمونە پەرلەمان ناتوانێت مولکێتی خاصە هەڵوەشێنێتەوە ناتوانێت کاری بەکرێ هەڵوەشێنێتەوە ناتوانێت چوزانم ئەمریکا بکاتە دەرەوە ناتوانێت قوانینی ئیسلامی و شریعەت جیاکاتەوە لە هین لە بەڵام ڕێگایەکە بۆ ڕمبازێن بۆ مەطرحکردنی خواستەکانی خەڵک بۆ ناکرێن ئەگەر بۆ نمونە حیزبێکی کۆمونیست لە پەرلەمانی کوردستانە 15 کورسیە بە 20 کورسی هەبێ بۆ ناتوانێت لانی کەم پرۆژەیە بێنێ پەروەردەی پێچاکە خەستەخانە بکا بە خۆڕایی بۆ ناتوانێت چوزانم لانی کەم دەرمانی باش بێنێ لانی کەم چاودێر بێ بەسەر کارگەکانە ئەم هەموو زڵم و زۆری کۆمپانیەکان لە کرێکارانیکەن نەچێتە سەر دەستیان کوورکاتەوە ئەگەر کۆمپانیای کردی تایبەت هەڵنەوەشێنێتەوە کە پێی ناکرێت بەڵام ئەتوانێت سنوورێ دانێ بۆ یاسای کارێک بێنێ بڵێ کاکە کۆمپانیات و حەقت نییە لە خۆتەوە کرێکا لەسەر کار دەرکەی قوانینی هەیە بێ بۆ ڕێگای قوانینە ببری نا کۆمپانیا و کارگەکەت داخم ئەم گۆڕانکاریانە کرێگەر هێزیی نوێنەری خەڵکی ڕاستەقینەی کرێکار و زەحمەتکێش و لاوان بێن مەس حتا بۆ نمونە ئەگەر نوێنەرانی لاوان بچێ بۆ ناتوانرێت نادیەکانی کوردستان لە دەست ئەحزابەکان دەرکێشێ و ڕاضە و دەورەی وەرزشی لە دەست ئەوان دەرهێنێ و بیخاتە خزمەتی لاوان خۆیانە و کارە وەکو مەجالێکی بوارێکی سەرگەرمی بەکاری بێن و هەموو گەنجێک بتوانێت ئیسفادەی لێ بکە و ببێ بە یاریکەرێکی مەشهور و شارەزا و لێزان بە بڕای من وەکوتم سوالەکە ئەوەیە تۆ ئەتەوێت چ گۆڕانکاریەک بکەی ئەمە دیارریەکە کە ئایا با بڵێن هەڵبژاردنەی کایان نایکە بەڵێ بەداخەوە دەنگەکەت میوت بووە ببوورە لەسەر ئەوەی کە ئاڵوگۆڕ دروستە بێت یاخونە ئەوانەی کە پیان وایە هەڵبژاردن گۆڕانکاری دروست دەکات دەڵێن کە ڕێگایەکی تر نییە جگە لە گەڕانەوە بۆ سندوقەکانی دەنگدان ئەمە ڕۆشنە بەڵام لە بەرامبەردا ئەوانەی ترکە ڕێگای تر شت دەبن باز لە شۆڕش دەکەن یان شۆڕژیان هاتنە مەیدانی خەڵکو کە قسەکانی ئێوەش داهات ئەمە پرسم ئێوە پەیوەندی نێوان هەڵبژاردن و شۆڕش چۆن دەبینن جارێ ئەوانەی کە ئەڵێن هیچ ڕێگایەکی تر نییە ئەوە قسەی ئەحزابی دەسەڵاتدارە و قسەی شاسوار عەبدولواحید و عەلی باپیر و ئەم تەیفەیە عەلی حەمەد ساڵحە ئەمە لە بنەڕەتەوە هیچ ڕێگایەکی تریان نییە غەیری ئەوەی کە لەم یاریە سیاسیە گڵاوەی کە 30 ساڵەیەکێتی و پارتی دروستیان کردووە ڕێگای تر پێشنیار ناکەن چکە خۆیان ئەمانە بەشێکن لەم سیستەمە خۆیان ناسیۆنالیزم و قەومی و ئیسلامی و کۆنەپەرست و دواکەوت و نوێنەری بەشی چینەدارەکانی کۆمەلگاکەن ئەیانێ ئەم سیستەمە ڕاگرن وەکو خۆیان ئەڵێن هەمویان لەم کەشتیان ئەگەر شۆڕژ بکرێ بەڕاستی یا ڕێگای تر هەبێ هەمویان غەرقە بنتیایە بۆیە ئەمە دەمبەستنی خەڵکە کە بیر نەکاتەوە لە ڕێگای تر بەڵام حەزەکەم ئەوە بڵێم کە ئەزانچی تێکەڵاویەک هەیە ئەوەی کە لە بەرامبەر هەڵوێستە هەڵبژاردن لە بازیا و ئەپەڕێ بۆ سەر شۆڕژ بەڕای من ئەمە تێکەڵاویەکە یەکەم سیرکە شۆڕژ بۆ گۆڕانکاری ڕیشەییە لە بەرامبەر هەڵبژاردنە ناکرێ بکرێ بە هەڵوێست هەڵەیە بۆ چوونێکی ئایدۆلۆژی و فرقەگەرایی و غەیرە سیاسیە بە مەیدانەکانی سراعاتی سیاسی لەگەڵ بورژوازی و هێزەکانیدا شۆڕژ ئالتەرناتیڤ و ڕێگایەکە با بڵێم نەک ئالتەرناتیڤ ڕێگایەکە بۆ گەیشتن بۆ ئالتەرناتیڤێکە لە ڕێگای گۆڕانکاریی ڕیشەیەوە بەدەستێ مەسەن چۆن من ئەگەر بمەوێ کۆمەلگایەکی سوسیالیستی کە مالیکێتی خصوصی هەڵوەشێنمەوە کاری سیستەمی کاری بەکرێ هەڵوەشێنمەوە ئازادیەکان و تا ئەو پەڕی دەخاڵەتکەم نیزامێکی شورایی کە لەسەر نوێنەراتی خەڵک دامەزرێنم یا حتا بمەوێ کۆمەلگایەک دامەزرێنم کە
خەڵک خۆی بەرهەمهێنەر بێ و خۆشی ئیدارە و جێبەجێکاری قوانین و بەڕێوەبردنی کۆمەلگا بێ. ئەمە بە شۆڕش شەکرێ، ئەمە بە ڕێگای ئەوە ناکرێت کەوایە شۆڕژ یەک ڕێگایە لە بەرامبەر بەدیلی بورژواییە سەرتاپا. ئەمەش انتخابات هەبێ نەبێ تۆ بەشداری بکەی یانەیکەی، ئەمە بەرامبەر بەو سیستەمە مەترەحەکرێ. مەسە چۆن لێ هەموو شتێک لە بەرامبەر شتێکی تایبەتە. شۆڕژ ڕێگای شۆڕژگێرانی ئاڵوگۆڕی شۆڕژگێرانەیە بۆ هەڵوەشانەوەی سەرتاپای ئەم سیستەمەی کە ئەحزابی بورژوازی و ڕەنگاوڕەنگەکانی دەسەڵاتیان پێ ئەوە ڕێگاکەیەتی. ئەمە ڕێگایە کە خەڵک ئەبێ هەوڵ بە مەلزوماتی ئەو شۆڕشە حازرکە. بەڵام هەڵوێستە انتخابات یەک شتە، یا تۆچی بەشداریەکەی یا ناچی بەشداری بکەی یا بایکۆتیەکەی. لەم دوانە ڕێگای نییە، ڕێگای سێهەمی نییە. هەڵەیە هەڵەیەکی حتا لە ڕووی تیۆریکیەوە هەڵەیە تۆ بەرامبەر بە انتخابات ئەوە بکەی شۆڕژ مەترەحکەی. پاشان حەزەکەم ئەوە بڵێم ئەزانی شۆڕژ هەموو کاتێک نییە. شۆڕژ زمینەی خۆی هەیە، وەکو بوو مەلەرزەیەک وایە کە لە خوارەوەی کۆمەلگا بێ انتخابات بکرێ یا نەکرێ. ڕێگاکەی شۆڕژ مەلزومات و پێداویستەکانی خۆی لە ناکۆچیە چینایەتی و اقتصادی و کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگای سەرمایەداریەوە سەرهەڵەدا، لەو جیاوازیە چینایەتی و لەو ستەم و زۆرەوە سەرهەڵەدا کە دێ. یعنی تۆ ناکرێ لە بەرامبەر هەر انتخاباتێکا شۆڕژی کەوایە بێت تۆش هەر 4 ساڵ جارێ شۆڕشکەی. ئەمە منطقی نییە. من ئەگەر بمێ ئەم دەسەڵاتە بڕوخێنم شیعاری ڕوخانی ئەم دەسەڵاتە هەڵگرم، معلومە ڕێگای ڕوخانی من ڕێگایکی شۆڕژێرانەیە بە ڕاپەڕین و شۆڕژەیکەم بە انتخابات ناکرێت. بەس کە باس هاتە سەر انتخابات معلومە تۆ یاچی بەشداریەکەی یاچی بەشداری ناکەیت و بایکۆتیەکەی و ئەبێ ئەمە بۆ خەڵک ڕۆشنکەیتەوە بۆ بایکۆتیەکەی و بۆچی بەشداریەکەی. وەکو ئێمە لە بەیانەکەیا کردومانە. پێم وابێ سوالەکەم وەڵامەکەم بۆ سوالەکەتان ڕۆشن بێت. بەڵێ پرسیارێکی سەرنجڕاکێش لە لایەن بینەرەوە کە پەیوەستە بە بەشداری حیزبی کۆمونیستی کرێکاری لە هەڵبژاردنەکانە وە لە قسەکانی ئێوەدا هاتووە دەوتڵێت کە ئەم جارش خۆ هەر حیزبە میلیشیاکان ئەچنەوە دەسەڵات، کەواتە ئەمە چی ئاڵوگۆڕێک دروست دەکات بە قازانجی خەڵکی؟ من باسم کرد، من وتم یعنی ئەمەش یعنی ئێمە چاومان لەوە نەبڕوەگەر بەشداری بکەین ئەچین لە ڕێگای پەرلەمانەوە شۆڕشەکەین. باسەکە ئەوەیە بەرحاڵ من بمەوێ منی کۆمۆنیست منی کرێکار من بمەوێ و نەمەوێ ئەوان مەیدانێکیان دروست کردووە. هەر 4 ساڵ جارێ میدیاکان چالاگەکەنەوە، تەبلیغات گوێی خەڵک کەڕەکەن، پارە ئەڕێژن، خەریکی چاکسازیە بن بە قەولی خۆیان ئەرز و دەمانچە تەوزیعەکەن، هەموو شتەیەکەن. پرسیارەکە ئەوەیە تۆ ئەچی لە مەیدانەیە شەڕی نوێنەرایەتی خواستەکانی خەڵەکەی یاننا. بەحسەکە ئەوە نییە تۆ چ گۆڕانکاریەکەکەی، حتمما گۆڕانکاریشی پێکرد. تۆ من باسم کرد ئەگەر من 15 کورسیم هەبێ ئەچمە ناو لیژنەی پەرلەمان لەسەر چاودێری کارگەکان وەرەگرم، ئەچمە بەشی پەروەردە وەرەگرم، ئەچم بەشی خەستەخانەکان لانی کەم گەندەڵەکانە ئیفشاکەم، پەردە هەڵا ماڵم لەسەر سیاستەکانیان، لانی کەم نوێنەرایەتی و خواستانە دوێتە دی کاڵین کاکە وەتسبینێ من ئەگەر پاش دەورەیەک لە خەباتی پەرلەمانی و کەمپین و ئەوە هەر کاتێکی زانیم نایکەن و درۆکەن خۆ ئاسانە دەرگایەکە وەکو مزگەوتی دوو دەرگای وایەتوای لەم دەرگای بڕۆ لەو سەروەرە دەرەوە ئەو کاتانم خەڵچینە ئەوانە هیچیان پێ ناکرێن پەرلەمانە وایە ئەوە ئێمە هاتیینە دەرەوە. یعنی خەباتی کۆمونیستی لە ناو کارگە و گەڕک و لەو شوێنانە هەیە، بورژوازیش مەیدانێکی کردوێتەوە. تۆ ئەبێ بێموبالات نەبی، ئەگەر بێموبالات بی فێرقە ئەمێنیتەوە، ئەبیتە هێزێکی بچووک. پاشان بۆ نوێنەرانی خەڵکی وێنەکانی بەسەر جادەیان نەبێ، بۆ ئەوش نەتوانێت لە مایکرۆفۆن و تریبۆن و دەستگای میدیایی و لە قانونی استفادە نەکە. من ئێساگە وەکو خەسرە سایە بچمە زانکۆیەکۆ بڵم سیمینارێکەکەم لەسەر اقتصادی کوردستان لە بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی شوێ ڕێم پێەیە. بەڵام ئەگەر ئەندام پەرلەمانێ بم ئەتوانم فەرزی کەم حەسانم هەیە توانم بڕۆم بڵم کاکە لەسەرەوە داینێم ڕوانگەی کۆمونیستی و بەرژەوەندیەکانی خەڵک ئەوکەم گەنج و شارکەمەوە. ئەوە ڕێگایەکێتی، یعنی ئەوەی کاڵیان چ گۆڕانکاریەک بەدی بێ لە مەشی خۆی داناوە یەک گۆڕانکاری هەیە ئەوی شۆڕژ. ئازیزەکەم
ئەویش ئەزانکی لە ئێستاوە هەتاکۆی شۆڕژ ڕوو ئایا و دەسەڵات دەکەوێتە دەست خەڵک یەک پرۆسی 1000 جاری و ملیۆن جاری بۆ شوێنکەوتنی ریفۆرمی گەورە و بچوو کە خەڵکتیایە ڕێکخراوکەی کە خەڵکتیایە بە خواسەکانی وشیارکەیتەوە ڕێگایکی دوور و درێژە وان نییە تۆ دانیشی لە ماڵەوە و خۆی لە خۆی شۆڕژە بێ و دوایی سواریە بیت و خەڵک بە قسە دەکات تۆ بێ ڕابەری خۆت بۆ کۆمەلگا لەسەر هەموو مەیدانێکە بە ئیسپاتکەی بەڕای من ئەو کەسانەی کە لە خۆیانەوە بایکۆتی هەڵبژاردنەکەن هەڵە ئەکەن و لەژێر ناوی ئەوەی کە گوایە ئەمە بورژوازی و هێزی میلیشیا هیچ نابۆ ناکرێت منیش شەڕی خۆمەکەم لایەنە عەلی حەمەد ساڵح و چەوچە و ئەوانە بۆچن شەڕی بەشێکی بورژوازی بەرژۆندی خۆیانەکەن بۆ ناکرێ با پەرلەمانیش نوێنەرێکی چەبڕەوی کۆمونیستی بێتە پێشەوە ئەخە باشە من یەک نمونە بێنمەوە ئەو هەڵبژاردنی کە لە یۆنان چەپەکان بردیانەوە هەموو مەنتیقەی ئەوروپای یەکگرتووی هەژان ئەنواعی پیلانجێریان کرد تا دەریان پەڕان بەداخەوە ئەوان پەیگیر نەبوون ئەوانش ئەیانویست مالکێتی گشتی بێنەوە ئەیانویست ئەزانم کە ڕێو پێنایەن بەڵام بەڕای من ئەکرێ مەیدانی پەرلەمان و انتیخابات سیراعی چینایەتی بەری تەناوە ئەوە نەتوونی کەیتەوە ئەوەندە خەڵک وشیار بێتەوە لە ئاخریا خەڵک خۆی بێ دەرگاکانی پەرلەمان داخە خۆی بێ ڕاپەڕێ بەجایەوە هەمووتان درۆکە نوێنەرەکانی ئێمە ئەوانە نوێنەری ئێمەیە یعنی چەندین گۆڕانکاری یعنی چۆنڵی هاتنە مەیدانی خەڵک لە ڕێگای ئەنجامی انتخاباتەکان و شەڕی ناو انتخاباتەکانەوە بووە ئێمە نابێ ئەمە بەجێبێڵین ئێمە کۆمونیستەکان نوێنانی خەڵک نابێ ئەمە بەجێبێڵین بەڵێ بچینە تەوەرێکی تری بابەتەکە و یان زیاتر لەسەر پرسی بایکۆت بمێنینەوە تاوان لای گرانی هەڵبژاردن دەڵێن کە دەنگدان مافە بەڵام بایکۆت لەسەرنەوەی ئەو مافەیە لە خەڵک ئەوە جگە لەوەی کە ئیدعاکەن کە بایکۆت هیچ ئەنجامێکی نابێت ڕای ئێوە لەسەر ئەم قسانە چییە؟ بە بڕای من هەم بایکۆت هەم دەنگدان مافە هەردووچیان وەکو یەکن ئەوانەی کە پێیان وایە هەر دەنگدان مافە و بایکۆت ئەوەکەن و قسەی ئەم جارش بڵم قسەی ئەو حیزبولایەنانەیە کە لە دەسەڵاتەوە تاگە ئاوازخوانەکانی ئەجینا بایکۆتکردنیش یەک ئێعتیرازی چینایەتی و کۆمەڵایەتیە لە هەر کۆمەلگایەکە خەڵک ئەوەندەی حەقی هەیە بڕوا بەشداریکە ئەوەندەش حەقی هەیە کە بایکۆتیکە بایکۆتی ئەو کەسانەیە کە ڕۆژانە ناڕازین بە دوای کارە گەڕنکاریان دەستناکەوە بێ ئومێد بوون لەم دەسەڵاتە بایکۆت تعبیرە لەو هوشیاری کە خەڵک بە سیستەمی ئێستا تێگەیشتووە کە مەعاش نایە کە سەرکودەکە کە درۆ لەگەڵ خەڵکەکە کە دەستی دەرەچیێنێتە ناو خاچی کوردستانەوە کە باگیری و سەرانە ئەکا کە خەڵک تێگەیشتووە کە دەسەڵات و حکوومەت هیچ بەرپەرسیاتێکی لەسەر ژیان و ئەمنیەت و مەدەنێتی کۆمەلگانیە ئەوەی کە بایکۆ دەکات یعنی باوەڕی من دەسەڵات و حکوومەتە نەماوە بەڵام من ئەمەوێ ئەو کەسانی کە بایکۆ بۆیە من مەبەسم وەیە بەشداریکردن و بایکۆت لە هەر هەڵبژاردنێکان مەترەحە هەردووچیان مافن هەردووچیان تاکتیکێکن هەردووچیان سیاسەتێکن بەڵام ئەبێ دیاریکەین بۆچی ئەم هەڵبژاردنە بایکۆ دەکەین ئەمیانە چینە ئەوواکەین ئەبێت دیاریکەین ئەگەر نا هەر لە خۆمانەوە بڵین بایکۆت وەچینەوە ماڵەوە دانیشین ئەوەش وایە کە تۆ سەری خۆت نایەشێنی نەوعێک خۆت دوورە پەرێزەگری پێ دوابێ هەر بە بایکۆ دەتوانێت بکە لە کاتێک ئەوانەی باسی بایکۆ دەکەنە بێ لەو حەقیقەتە بزانن ئەم سیستەمی دیموکراسی و هەڵبژاردن و دەنگدانە ئەگەر لە سا پێنجی خەڵکیش بێ ڕسمێتی هەیە یعنی قانونێک نییە لە هیچ وڵاتێکە لانی کەم لە کوردستانان نیە قانونەکەی وایە ئەگەر بۆ نمونە وانە بڵێ ئەگەر لە سا 50 خەڵک بەشداری نەکرد ئەو ئایتر انتخابات ئەبێ بکرێتەوە تا ئەکسەرێتی خەڵکتیا بەشداری بێت جاری وایە لە زۆر وڵاتە لە سا 20 سا 30 وازان انتخابات بوو لە سا 40 خەڵک بەشداری نەکرد ئەوان هەرە چن بەمە حکوومەتی خۆیان ئەوەکەن بۆیە ناکرێتەوە بایکۆت ئەگەر لە سا 80 خەڵکیش بەشداری نەکە ڕاستە تعبیرەکە لە ئاعتراضەتی فراوان بەڵام ئاعتراضێکی دەخاڵەتگەر ئاعتراضێکی سیاسی بۆ ئەوەی کە تۆ بتوانی پەرلەمانیش بکەیتە سەکۆیە بۆ خەباتی سیاسی بۆ داکۆچی لە داخوازیەکانتان بەدەستەوە ناگرێت باشە دوایەوە بایکۆتە کردچی
خدوایە وەگە لە سا هەشتانە چوو ئەم لە سا هەشتا خەڵکە نایە بڵێ جاکاکە ئێوە ئەم سابسە ئێوە شەرعێتان نییە و بڕۆن و ڕاپەڕن خۆوان ڕوونایە بۆیە بە بڕای من ئەبێ دقیق بین مهم ئەوەیە کە لە جوابی ئەوانەی کە تحقیری بایکۆ دەکەن ئەبێ ئەوە بزانین کە بایکۆت و بەشداریکردن یەک بافی ڕەوای بەرحەقی خەڵکی هاوڵاتیانی کوردستانە بایکۆت حتا لەوەش زیاتر تعبیرە لە هوشیاری چینایەتی و ئیترازێکی کۆمەڵایەتی بەڵام مەرج نییە هەموو ئیترازێک ڕێگایەکی دروست بێ وەکو دکتۆرێ مەسن دکتۆرێک تۆچی بۆ لای ئەڵێ بێت 20 میلیگرام با ئەنتیباتیک بخوا بۆ ئەوەی اینجا چارەسەر بێ خۆ دکتۆر ناتوانێت یەکسەر هەر 20ەکەی باتێ ئەی کوژێ ئەبێ ڕێگایەک بدۆزیتەوە کە بێشێ نەخۆشیەکە چارەسەرکە بۆ ئەمی ژوایە ئەگەر ئەڵەی بایکۆت ئەبێ بەڵگەی بێنی تۆ کە ئەوە ڕێگایەکە گۆڕانکاری یا خەباتی چینایەتیە باتە قۆناغێکی پێشڕەوانەترەوە یا خەڵک لە شۆڕش و ڕاپەڕین نزیکە خاتەوە ئەگەر نا هەروە بڵی بایکۆت ئەوەش بەڕای من جێگای سەرنجە جێگای ڕاوەسانە لەسەری ئەجینا بایکۆت وەڵبژاردن وەکوتم دوو مافی ڕەوا و بەرحەق و خەڵکی کرێکار و زەحمەت کێشە لە هەرێمی کوردستان هیوادارم پرسیارەکان زۆر تکراری نەبێت بەڵام ئەم بابەتانە ڕەنگە ڕێگوردەکاری زیاتر بخوازەیان بە بڵێن فۆکسی زیاتری بچێتە سەر ئەمەوەکەواتە بپرسم کۆمەنیستەکان لەسەر چی بنەمایەک بەشداری لە هەڵبژاردن دەکەن و لەسەر چی بنەمایەک و لە چی دۆخێکدا بایکۆت لە هەڵبژاردنەکانە اختیار دەکەن حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ئێمەکو باڵێکی کۆمونیستی لە کوردستانە خۆمان بە حیزبێکی ئایدۆلۆژی نازانین حیزبێکی سیاسین حیزبێکین لەسەر پرەنسیپە سیاسیەکان و دەخاڵەتگەری سیاسی ئەمانەوێ خەباتی چینایەتی دژ بە دەسەڵات پەرە پێبین هوشیاریکەینەوە خەڵکی کرێکار و زەحمەتکێش نهایەتەن بۆ شۆڕشێکە کۆمەلگایەکی سوسیالیستی دەسەڵاتی بورژوایی و سەرمایە و سەرمایەداری هەڵتەکێنێ و بەرەمهێنەرانی خەڵک کۆمەلگا ئەوانە ئیداری ئوموری کۆمەلگا بەڕێوە بەرن هەڵوێستی ئێمە لەسەر انتخابات لەسەر هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی هەڵوێستی کۆمونیستی بنەماکانی چییە لە پێشەوە بێەوە بزانین بە پێشەوانەی ئەحزابی فرقەی و غەیرە سیاسی و پەراوێز و غەیرە سیاسی پێیان وایە کە بەشداری نەکردن ئەسڵا بایکۆت ئەسڵا تۆ بێ بەردەوام بایکۆتیکەی بەڵام بەشداریکردن هینە ئیسtisنا ئێمە ڕێک بە پێچوانەوەی بینین ئێمە پێمان وایە بۆ کۆمونیستەکان تا ئەو کاتەی زەمینەی شۆڕژ نییە تا ئەو کاتەی کرێکار و زەحمەت چێژ نەگەیشتونە ئەو کێشەی هێزەوە کە دەست بەرن بۆ شۆڕش و ڕاپەڕین یا هێشتا کۆمەلگای کوردستان نەچۆتە قۆناغێکی دەورانی شۆڕژێڕەوە ئەسڵ بۆ خەباتی سیاسی و چینایەتی حیزبی کۆمونیست و کۆمونیستەکان بەشداریکردنە لە انتخاباتە حتا من بەبیر میە لە دەورەیەکە ئەوە لە بەڵگەنامەکانەیە بۆشیکان لە دۆماکانی قەیسەرە ئەبوایە ئیمزاشیان کردایە سوێنیان بەسەری قەیسەر بخواردایە و تەعهودیشان باە کە ئەوان نەڕوخێنن ئەنجاڕیان پێیاوە چونشون بەشداریانەکەن ئەوەنە لە دواوە بوو قەوانیەکانی ئەوەنە کۆنە بەڕای من ئێستا عایقێکی زۆری قانونی نییە کە تۆ نەتوانی بەشداربی کەوایە پرەنسیپ ئەسلەکانی ئەسڵ بۆ بەشداریکردنە ئیسtisنا بۆ ئەوەیە تۆ بێ لە هەموو انتخاباتێکە بەشداربی مەگەر لەم حاڵەتانەیانە بێ ئەبێ هەوڵ بە وەکو حیزبێکی سیاسی دەخاڵەتگەر ئەو مەیدانەی بورژوازی کردوێتیەوە کە هەڵبژاردن و کەمپینی تەبلیغاتیەوە تۆ بە چی بەشداریکەی تاکتیشی بەشداریکردن ئەسڵا بەڵام لە حاڵێکە بۆ نمونە ئەگەر قوانینێکە بێ کۆمۆنیستەکان قەدەخەکەن وەکۆی لە ئێران هەر مەعارەزە قەدەخەکەن ئەو کاتە تۆ ناتوانی بەشداربی مەسەن لە سەردەمی سەدام حوسێنە انتخاباتی سەدام حوسێن ئازادی بۆ ئەحزاب نەبوو ئێستا هەر چۆنێ بێ ئاوەڵێکی سیاسی لە کوردستان تۆ ئەوە تا من بە ئازادی خۆم قساکەم تۆ لەم حاڵەتەیە کە تۆ قوانینەکانت دیکتاتۆری و سەرکوتگەر و مەسەسم بۆ نمونە بۆ حیزبێکی کۆمونیست لە کۆریا چوزان لە ئەفغانستان لەمەیە مەعلومەکە ڕێت پێنایەن بۆیە تۆ هەر بچی بایکۆتیکە چکار ئەسڵ ڕێو پێنایە ئەمە حاڵەتێک لە حاڵەتێکە کە تۆ خۆت نەتوانی ئەو حیزبە ئامادەی نەبێ کاندیدی نەبێ پارەی نەبێ چوزام ئەو قوانینانەی زامن نەکرێت کردبێ ئەو کاتە سەریع و ڕۆشن بە خەڵک بڵێ وەکەوەی کە ئێمە کردومانە ئەمە تواناکەمانە بەداخۆم توانایەمان نییە خاڵی سێهەم دەورانی شۆڕژگێڕانەیە ئەگەر کۆمەلگا لە دەورانێکی شۆڕژگێڕانەیە بێ و
ئەحزابی دەسەڵاتدار و یعنی کەوتوبێتە سەر ئەوەی کە ژانی بە گۆڕانکاریەکی شۆڕژێرانەوە گرت بێ و خەڵک لە جادە و ئیتراز و ڕێکخرا و هوشیاری گەشت بێتە ئەوە بەڵام دەسەڵات بانگاوازی انتخابات دەکا معلومە تۆ نابێ بچی ئەبێ بە خەڵک بڵێ خەڵچینە ئەوە انتخاباتە بۆ خۆیان ئێمە ناچین ئێمە درێژە بە شۆڕشەکەی خۆمانێن وەرن بە ئەم هەلومەرجە بگۆڕین بۆ گۆڕانکاریێکی شۆڕژێرانە ئەو کاتە تۆ بای کۆ دەکەی کەوایە لەم سێ چوار حاڵەتەیە تۆ ئێمە پێمان وایە بنەماکانی ئەوەی هەر لەسەرم بنەمایانەش حیزبی کۆمونیست هەوڵی یاوە بەشداری بێ یعنی یەکێکیانەوەی کە قانون ئێمە ڕەفز نەکردووە حیزبێکی مجازین ئەتوانین بڕۆین بەشداریکەین دووهەمیان دەورانێکی شۆڕژێرانە نییە ڕاستەی ئەترازات هەیە خۆ بەڵام خەڵکەکە هێشتا لە خواستی موچەیە هێشتا لە خواستی حتا ئەویان نیە کە بەدیلی داهاتوی ئەم دەسەڵاتە بزانێ ئەگە بشێ ئەم دەسەڵاتە بگۆڕێ بەڵام لای معلوم نییە دوای ئەمە چ دەسەڵاتێ بێت چ بەدیلێ بێ ئیداری کۆمەلگات چی لێ اقتصادی کوردستان چی لێ تیجارەتی ڕاوەتی لەگەڵ بەغات چی لێ ئەمانە بێ پێ بگا بێ تەیفێک لە هەڵسوڕاوان و ڕابەرانی کرێکاری ژنان لاوان جوو ئەو جوڵانەوانەی کە قازانجیان لە شۆڕشایە ئەبێ بگەنەوە قەنەعەتە لەسەر و بەدیلە ساغ بنەوە ئەجینا خۆشۆڕژ شتێک نییە من پێم خۆشەیتر ئەبێ بۆیە ئێستا کوردستان لەو حاڵەتیانە بۆیە ئێمە لەم مەمتیقانە و لەم لەسەر ئەساسی ئەم خاڵانی باسمان کرد هەوڵمان نابچین بەشداریکەین سەر ڕای خۆ ناو نووسکردیشمان بەڵام توانای ئیمکانات و قوانینێکە پێشتر ڕێگربوو نەماتوانی بەشداریکەین بەڵام حتممە ئێمە هەوڵە دەین بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو حتممە هەوڵە دەین زەمانەتی پێداویستەکانی بەشداریکردن بکەین ئەگەر وەسعەکە نەگا بە شۆڕش تەوان بەڵێ بەر لەوەی من دووە پرسیارم بکەم کۆمەڵێ سەرنج و تێبینی هاتووە ئەگەر کۆیان کەینەوە و بە کورتی قسەیان لەسەر بکەیت سەرنجێک هەڵبەت من کورتکراوەکەی هەڵەبژێرم کە ئەکرێت کۆمۆنیستەکان وەکو مەیدانێکی تەبلیغی سیاسی کەڵکی لێوەربگرن لە هەڵبژاردنەکان سەرنجێکتر ئەوەیە کە کۆمۆنیستەکان لە سێدەی ڕابردووە بایکۆتی هەڵبژاردنیان کردو زۆرێک لەو بۆ چوونانە هەر دەگەڕێتەوە بۆ ئەو تێڕوانینانەی ڕابردووە ئێستاش هیچ شتێکی نوێ نەهاتوەتە ئاراوەدانی کەم لە تەوازنی نێوان ئەحزاب و دەسەڵاتدا پرسیارێکیش کە بەڕای ئێوە ئەمجارە لەو لیستانەی کە بەشدارن نوێنەری چینی کرێکاری تێدایە ئەگەر یعنی دەنگ بەکێ بدرێت شەرت لێ تەواوی ئەوانە بە کورتی یەک بێک وەڵام بدەنەوە بەڵام ئەگەر وەڵامێکی گشتی بدەنەوە سپاس تاان زۆر سپاسی ئەو بەڕێزانە کەم پرسیاری جوانیان کردووە تامان بەڕاستی ئێمە قوربانی ئەو بۆ چوونە غیرە سیاسی و فرقەگەراییە بووین ئێمە لە ڕابردووە هەڵەمان کردووە بە سەراحەت بڵێم ئێمە پاش دەورەیەک لە مناقەشات و هەوڵدان بۆ ئەوی کە حیزبی بەتایبەتی ئێمە لە کۆنگرەی شەشە یەکێ لە باسەکانمانە ئەوەیە کە چۆن ئەم حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بگۆڕین بە حیزبێکی سیاسی دەخاڵەت ئێمە حیزبێکی ئایدۆلۆژی نین ئێمە تێۆریمان ئەوە نەپێویستە کە سیاست خەباتی چینایەتیمان بۆ ڕۆشن کاتەوە ئەجینە ئەوە نین یعنی تا ئێوارە بڕۆ تێۆری زێدەبایی مارکس بڵێ ئەگەر کۆمەک نەکا بە گۆڕانکاری لە ژیانی ژنێکە مناڵێکا کرێکارێکە سوودی چییە بڕۆ بخۆت هەر بیڵێرەوە ئێمە ئەم حیزبەت هەوڵە دەین بەکردەوە نیشانی بین کە فاصلە لەو ئەزمونە فرقەگەرایی کە چەپی سنەتی و حاشەیی لە کۆمەلگایە کردوێتی ئەمە گۆڕانێکە گۆڕانێکی سیاسیە لە کاراکتەری ئەم حیزبایە کە کۆنگرەی شەشی ئەمە بەڵگانامەکانی هەیە هەموو توان بیخوێنەوە تاوان وایە ئێمەش هەدەفی ئەسلیمان وکۆ جۆگرە بە ڕێزاڵێ ئێمەش هەدەفمانەوەی کە بڕۆین تەبلیغین شخصیاتی کۆمونیستی بناسێنین نوێنەرانی هەڵسوڕاوان و ڕابەرانی کرێکاری و ئەمانە بە کۆمەلگا بناسێنین ئاخر باشە یعنی بەڕاستی ئەگەر ڕابەرانی کرێکاری و کۆمونیستی لە کۆمەلگامە نەناسرێن و خەڵک پەنجیان بۆ ڕانەکێشرێ سبەینی ئەگەر بانگواز بۆ شۆڕش و ڕاپەڕینکەی کوێ دێتە پشتی بۆ ئینتیخاباتی وایە خەڵکە ناسێەوە چه دەنگی پێەیە ئەی ناسێ و دەنگی پێنایە بۆ شۆڕش و ئاڵوگۆڕی وایە بۆ دروست وایە ئەمە مەیدانێکی ئەوەی ئەو برادەراڵێ دروست وایە کە ئەم انتخابە بۆ ئێمە مەیدانێکی تەبلیغی و ڕۆشنگەری و ناساندنی بەرنامەی کۆمونیستی و خەباتدا
باشکردنی ژیان و گوزەران و بەدەستێنانی ئازادیەکان و ڕێکخراوبوون و ئامادەکردنی خەڵک بۆی کە لە هەلومەرجەکە بتوان دەست بۆ شۆڕش بەرێ. ئەوەی کە بەڵێ ئەوەی کە ئایا ئێمە لەنێ ئەو پارتانەیە چییە دۆزینەوە، ئێمە حتمەن پلاتفۆرمانێ ڕامان گەیاندووە. هەر کاتێ ئەو پلاتفۆرمە هەر کەسێت حتمەن ئێمە لەم ڕۆژانەیە ئەمێوەش بڵێم هەورە بنار، یعنی ئەمە لەم ڕۆژانەیە بەدەستمانەوە لە تەکمیلی ئەو بەیانەیە بەیانی دووەم دەرکەین کە بە حزابەکانیین بۆ ئەوەی فاصلەی نوێنەرایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ڕیزی سربەخۆی ئەوان بەدەست بێنین بڵین کاکە ئەمە ئەو داخوازیانەمانە و ئەمە پلاتفۆرمەکانمانە کە پێش هەڵبژاردن ئێمە بە خەڵکمان وتووە و خەڵک خۆشی ئەوانەی بووە، ئەوانە گەڵاڵاکەین و ئەین بە حزابەکان و ئەین بە کاندیدەکان هەر لایەنێک بە سەراحەت و ڕۆشن ڕایگەێنێ و ئێمە توانین پرۆتۆکۆلیان لەگەڵ بسین دەدوایی ئەگەر دەنگیانێنایەوە چۆن دیفاعی لێ بکەن و ئێمە ئەو کاتە بانگوازەکەین بۆ خەڵچینە دەنگ بەم لیستە بن بەوی مێن بەم کاندیدەی بن بەوی مێن. بەڵێ ئەوە دروستە، ئێمە ئەومان بەدەستەوە ئەوە تاکتیکێکە بۆی تۆ دەخاڵەتکەی هەوڵبەی لانی کەمی سەفی مستەقلی کرێکار و زەحمەتکێش و نوێنەرایەتیکردنی خواستەکانی لەم هەڵبژاردنە و داهاتووی پەرلەمانە زامنکە. هیوادارم بتوانین و سەرکەوتوو بین و ئەو ڕێگایە پیاکەین. دوا پرسیارم هەڵوێستی حیزبی کۆمیستی کرێکاری کوردستان لەسەر خودی ئەم هەڵبژاردنە چی دەبێت؟ واتە ئەگەر ئەوەی کە باست کرد ئەگەر کەس نەبوو ئەم پلاتفۆرمە قبول بکات ئایا دووبارە بانگەوازی بایکۆت دەکەنەوە یاخود چی هەڵوێستێک دەگیرێتەوە؟ بەڵێ جارێ ئەوە معلومە کە ئێمە بە سەراحەت و ڕۆشن سەرڕاستانە و ڕازگۆیی خۆمان بە کۆمەلگاوتووە کە ئێمە ناتوانین وەکو خۆمان هەوڵماندا حەزیشمانە کرد بۆمان نەکرا بەداخەوە. بەڵام ئێمەم تاکتیکەمان گرتووە، ئەم ڕێگایەمان گرتووە، پلاتفۆرمێکمان هەیە بڵاویەکەینەوە، سەرخەتەکانی لەو بەیاننامەیە هەیە. ئێستا لە مناقەشەین لەگەڵ حیزبی کۆمیستی کرێکاری عێراقا بە ئەو بەیاننامەیە بڵاوەکەینەوە بۆ هەموو حزابەکانی نێرین، هەوڵە دەین لەگەڵ یانادانیشین هەر حیزبێک بە تایبەتی ئەو حیزبانی کە ئیدعای چەپ و خزمەت گوزاری و چیوچیەکەین ئەڕۆین لە دەرگایانەین پێیان ئەڵین ئەمە خواستی خەڵکە، ئەتوان بە سەراحەت ڕایگەیان بڵێن ئەمە پلاتفۆرمی ئێمە و تەئیدیەکەین و وعدەین لە پەرلەمانە لەسەرمە شەڕکەین، ئامادەن لەگەڵ حیزبی کۆمونیستی کرێکاریە پرۆژە بڕیار و نوێنەرایەتی ئەم داخوازیانە بجە سوورانە لە پەرلەمان و لەم کەمپینە ئەوە بکەن. ئەگەر ئەگەوتیان ئێمە کارەکەین هەم داوا لە خەڵکەین دەنگ بۆ کاندیدەبات چکە و پلاتفۆرمە قرارە جێبەجێ بکە و هەم بە دۆست و ئەندامانی خۆمانیاڵین کە دەنگی پێبن. ئەگەر هیچ حیزبێنە ئەوە ئەو کاتا توانین بیرێ لەوە بکەینەوە بڵین کاکە خەڵک مەچن نوێنەری ئەوە نییە لە مەڵبژاردنەیە، هیچی نوێنەرایەتی تۆ ناکە، هەچیەگەڵە یەکێگەڵە پێگە قایمەکەم، یەکێڵەیە چم لەوێ حکوومەتی پارتیوێکێتیە ڕوخێنم، یەکێگەڵەیە ئەچم من نوێنەرایەتی لای سوودانیەکەم، یەکێ هەر یەکی قسەیەکە ئەوانەیەکی خواستی خەڵک نین، هەمووی درۆکەن لەگەڵ خەڵکە، ئەو کاتە بە سەریحیش بە خەڵگەڵین خەڵچینە بەداخەوە لەم پەرلەمانەیە لەم هەڵبژاردنەیە هیچ کەسێ نوێنەرایەتی تۆ ناکە مەچۆ بەشداری مەکە، ڕەنگە قسەیکی وا بکەین. بەڵێ پرسیاری بینەر دیارە هەر وڵاتاندانەوە لەم دوا قسەتانە ژاڵێک کە ئێوە ئێستا بەشداری نین دەنگ بە کێ بدەین، پێم وابێ بە ڕۆشنی وەڵامی ئەوەتان نایە و من پرسیاری ترم نەماوە ئەگەر تانەوێ دواوتەتان بە خولەکێک بدەن فەرمون. بەڵێ من بەڕاستی داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم کە بە هوشیارێکی زۆرەوە لەم بەیاننامە و قسەی لایەنەکان بڕوانن تا ئێستا ئەوەندەی کە ئێمە پارتی کە سەرەکیترین حیزبە شعارەکەی وەیە کە ئەڕوا لەوێ هاوسەنگی و شەراکەتی ڕاستەقینە بدەینە، گوایە ئەم هەموو ساڵەکە لەوێ لە دەستی خسۆتە ناو جڕوجانەوەرێکی شیعە و قەومی و میلیشیاکانی سەر بە ئێرانەوە هاوسەنگی بۆ خەڵکی کوردستان درۆکە درۆیکی ئاشکرایە بە دوای مەسلحەتی خۆیەتی، بە دوای ئیمتیازاتی خۆ، بە دوای پلەپایی پۆستی وەزیری خارجی و چۆ ئەمانەوەیە معلومە بێت چاولۆ بڕن یەکێتیە هەروە ئەوان لە پێگەی کورد بەهێزەکان خۆیان پێگەی هەر بە قسەکەی خۆیان پێگەی کوردیان لە سلێمانی زەعیف کردووە، خۆیان ئارامی و ئاسایش و مەدەنێتی کۆمەلگایان ئەوە کردووە، ئامادەیە لەگەڵ کۆنەپەرستی مەلاو لەگەڵ دەوڵەتانی منتیقەکە دەستێکەڵکە درۆکەن، مەسەلەکە کورد نییە، مەسەلەکە خۆیانن. ئەگەر باسی کوردیشەکەن ڕێک ئەوەیە کە دەیانوێ ئەو جیاوازی و بەرژەوەندیانە بسڕنەوە کە باسم کرد لە
قسەکانی ترە هەر حیزبێکی تریش لەمانە ئەگرن ڕێگاکەی بەڕاستی ئەوە نییە تۆ بڕۆی دەستخەیتە ناو دەستی شیعە و پەرلەمان و ئەوانەوە بڕۆی لەو ڕێگایەوە کە گوایە نوێنەری کوردکەی لە بەغا نوێنەری کورد نوێنەرایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە بەغا لە پاڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی زانکۆکان کارگەکان گەڕەکە فەقیرنشینەکانی حڕیە و مەدینە و چوزانم سەدر و ئەمانەکرێ ئەگەر خەڵکی کوردستان بێ گۆڕانکاریە چی ڕیشەی بە قازانجی خۆی بکە ئەبێ دەست خاتە ناو دەستی کرێکار و زەحمەتکێش و تشرینیەکانەوە بێ بیخاتە نێو ئەو ڕێکخراوانەی کە لە دژی کوشتنی دکتۆرە بان هاتنە مەیدان دەبێت دەست خاتە نێو دەستی ئەو خەباتکارانی کە لە ناسریە و بەسرا ڕێیان لە قاچاقچیانی حیزبی فەزیلە گرت بۆ ناردنە دەرەوەی نەوت کە محافظ و پارێزگاری بەسرا و ناسریان هەڵپێچە ئەبێ لەگەڵ ئەوانە ئێمە بێ دەستخینە ناو دەستی یەک ڕێگای ئێمە ئەوە نییە بڕین دانیشین تەحالف لەگەڵ سوودانی و عەلاوی و چوزان چۆکیۆ بکەین و حەکیم و ئەمانە گوایە لە پرۆسەی داهێنانی نوێنەر و نوێنەرکاریە موچە و ژیانی خەڵکەوە تەجروبێ ئەوەیە کێسە لە بەرچاومانە بۆیە بێ خەڵک بە چایەکی وشیارانە وردبینیەوە متابعی هەڵوێستەکان بەیاننامەی حیزبەکان لەوانش حیزبی ئەمە بکە و بتوانێت لەو شوێنیان ڕاوەستێ کە نوێنەرایەتی ئەوە کرێ ئەوە تەنها ڕێگایە بەرامبەر بەم هەڵبژاردنە یعنی مەبەسمەوەی خەڵک هاوکات نابێ ئەوەی لەبیر بچێ مەسەلەکە هەر انتخابات نییە ئەو داخوازیانی کە لە شەقام بوو ئەوانەی کە مانیان گرت لەبەر نەتەوەیە گرتووەکان ئەوانەی کە لە سەرای ئازادی بوون ئەوانەی کە گەڕەک و شوێن و زانکۆکان کردیان هەر ئەو خواستانەیە هیچ گۆڕانکاریەک ناکە هەڵبژاردن هیچ ئاڵوگۆڕە لە خواست و ناڕەزایەتی و هەوڵدان بۆ یەکگرتووکردنی ریزی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ناڕازی بۆ پێکهێنانی بەرەیەکی فراوانی معتەرز بەرامبەر بەم سیستەم و دەسەڵات و حیزبەکانی ڕێگایەکی ترمان نییە. خەسرەوسا سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون و ئەم بەرنامە سەرنجڕاکێشە تایبەت بە هەڵبژاردن لەگەڵمان بووی. زۆر سپاسانەکەم و من لە خزمەتام هیوادارم ڕۆشنایەکمان خسبێتە سەر ڕاستیەکان لەسەر هەڵبژاردن حتمما بۆ بەرنامەی تریش لە خزمەتام. زۆر سپاس بۆ ئێوە. بینەرانی ئازیز سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوەش ئەو پرسیار و تێبینیانەی کە هاتنە سەر شاشەکە توانیمان بە پێی توانە تاوتوان بکەین و لە بەرچاوی بگرین دیارە بابەتێکی سەرنجڕاکێش بوو بەردەوام بینەرانێکی زۆرمان لەگەڵدا بوون و هەڵبەت بەشی ئەم چاپێکەوتنانەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پێشەنگ تیڤیەوە دووبارە بڵاو دەکرێنەوە. سپاس کە لەگەڵمان بوون و بەرنامەکانی ئەم هەفتەی پێشەنگ تیڤی لێرەدا کۆتاییان دێت و تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەمولایەک و هەرشاد و سەرکەوتوو.